وەک هەڵوێستێک بەرامبەر بێباکی و کەمتەرخەمیەکانی حکوومەت و بەهۆی جێبەجێنەکردن و پشتگوێخستنی داوا و مافی کەسوکاری قوربانیانی ڕژێمی بەعس ئەمساڵ کەسوکاری قوربانیان لە شار و ناوچە جیاوازەکانی هەرێم بایکۆتی سەرجەم یادوبۆنەکانیان کرد. ئەندامێکی لیژنەی شەهیدان و ئەنفالکراوانی پەرلەمانی کوردستانیش ئاماژە بەوە دەکات مەزاری شەهیدان بۆتە شوێنی خۆنمایشکردنی بەرپرسان و هیچ داوایەکی کەسوکاری قوربانیان جێبەجێ ناکرێت. بۆیە ئەو ساڵەکە داواشمان لێکرا ئامادەی ڕێوڕسمەکە بین، بەڵام ئێمەش بایکۆتمان کرد لەبەر ئەوەی حکوومەت زۆر بێباکە گوێ ناگەی لە داوای نەک شەهیدان، لە داوای هیچ کەسێکی ئەم وڵاتە وەکو ئەوی وابێت کە ئەم حکوومەتە لە خۆیەوە خۆڕسک بێ ئەو خەڵکە قوربانی و شەهیدی و چەندین جینۆسایدمان هەیە، چەندین زیندانی سیاسیمانە تا ئێستا موچەیەکی سەرەتایی سادەی پێ نەبەخشراوە. بەشێک لە چاڵاکوانان پێیان وایە بایکۆتکردنی یادوبۆنەکان لەلایەن کەسوکاری قوربانیان و ئەنفال و جینۆساید بایکۆتکردنی خودی دەسەڵات و حکوومەتی هەرێمە وێڕای ئەوەی تا ئێستا ڕووفاتی قوربانیان نەهێنراونەتەوە دەست بۆ موچە و ئیمتیازەکانی کەسوکاری ئەنفالکراوان براوە، تەنانەت تا ئێستاش لیستی شەهیدان پاک نەکراوەتەوە لەو کەسانەی تاوانبارن و دەستیان بە خوێنی شەهیدان سوور بووە. خواستی ئەوان ئەوەیە کە مەسەرەن کەسوکاری ئەنفالکراوان داوا دەکەن ڕووفاتی پیرۆزی ئەنفالکراوان لە بیابانەکانی خوارەوە بجێڕنەوەی تا ئێستا کەمتەرخەمی و مامەڵەیەکی ساردی وەزارەتی شەهیدانێ بەداخەوە وەزارەتی شەهیدان گوناحە پێ بگوترێ وەزارەتی شەهیدان، بەس وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان نیە، وەزارەتێکە سەرمانگام بۆ دابەشکردنی موچە بەو کارە هەڵدەستێ ئەجینا لالێکردنەوە لە کەسوکاری شەهیدان بەو شێوە نابێکەوە. کەسوکاری شەهیدان نیگەرانن لەوەی کە داخوازیان هەیە لیستی شەهیدان پاک بکرێتەوە لە کەسانی کە ڕۆژگارێک دەستیان سوور بووە بە خوێنی شەهیدانی کوردستان. بەداخەوە حکوومەتی هەرێم هەموو خەت سوورەکانی بەزان، تەنانەت موچە و وارث و ئەوە دەبینین لە چەند مانجە ڕابردوو دەرماڵەیە کە بوو بە ناوی بەخێوکەر، ئەو دەرماڵەیان بڕی 150,000 بەخێوکەر کە بەڕاستی ئەمە ئەرکێکی قورسی لە ئەستۆی حکوومەتی هەرێم کۆ دەکردەوە. کەسوکاری قوربانیانی دەستی سەمەکانی ڕژێمی پێشووی عێراق چاوەڕوان بوون لە سەردەمی حکومڕانی کوردیدا ئاوێک بە ئاگری دڵیاندا بکرێت، بەڵام تا ئێستاش لە جێی کوژانەوەی ئەو گڕا دەسەڵاتدارانی هەرێم بێباکانە فوو لە پشکۆی خەمی کەسوکاری شەهید و ئەنفالکراوان دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.